دەنگدان مافی هەموو تاچێکی کوردە لە کوردستان داوا لە هەموو هاوڵاتێکی کورد دەکەم لە بۆ مافە زەوتکراوەکانی کورد بە گروتینێکەوە دەنگ بە کاندیدێک بە بربژێرێکی کورد بدەین لە بەغدا حەق و مافەکانی کورد بەدەست بێنێ. دەنگی من بۆ ئەو حزبە دەبێت کە داکۆکی لە مافەکانی گەنجان دەکات، کە داکۆکی لە مافەکانی ئافرەتان دەکات، داکۆکی لە مافە دەستوریەکان دەکات لە بەغدا. بۆیە تۆی ئافرەتیش شانبەشانی پیاوەکەت هەستە و بڕۆ سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆت بدە. ئێمە کۆمەڵێک کێشە گرفتمان لە لەگە بەغدا هەیە، بۆیە دەنگ دەدەمە ئەو کاندیدە ڕاستەقینەی کە دەتوانێت ئەو مافانەمان بۆ بگەڕێنێتەوە. من وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان لە ڕۆژی هەڵبژاردن دەچمە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆم بەو لایەنە سیاسی دەدەم کە داکۆکاری مافەڕەوەکانی گەلی کوردە و هەڵگری پەیامی نیشتیمانی و نەتەوەیە.